ئەمە دەبێ گەلەکەمان هێزە سیاسەکانمان بیر بکەنەوە بە ڕێخستنەوەی ماڵی خۆیان بیر بکەنەوە بە فکرێکی ئاشتیوانە ئاشتی خوازی کە نەک ئێستا دەڵێن پارتی دموکرات ڕێخۆشکەرە بۆ تورکیا یان فلانە حیزبە ڕێخۆشکەرە بۆ فلانە شوێن نەخێر یعنی ئەرکی حیزبەکانی لە هەر چوار بەشی کوردستاندا ئەرکدارن کە ئەمڕۆ کۆنگرەی نەتەوەی پتەوکەن هێزێکی هاوبەشی پتە و پێک بێنن بۆ بەرەنگاربوونەوەی دوژمنان نەک من بڵم ئەو بڵێم من ئێمە هەمومان ئەگە هەبین بەیەکەوە هەین ئەگە نەشبین هیچمان نین ئەمن داوا لە هەموو گەلی کورد دەکەم وەکو بنەماڵەی شەهیدان وەکو کەسوکاری شەهیدان یعنی ئەو هێرش و ئەو وڵاتسووتان و ئەو خاکسووتانە و داربڕینی گەلی و کوردستانی ما وڵاتی مە لە باشووری کوردستان بە تایبەت داوا لە هەموو مرۆڤ دەستان لە هەموو ئازادی خوازان لە هەموو ڕۆژنامەوانان لە هەموو مەلایەن لە هەرچی کە بۆ یەکسان لێدڵی بۆ ئازادی لێدا داوا دەکەم کە یەک هەڵوێستی خۆیان دەربڕن یەک ڕێزی خۆیان دەربڕن داوا دەکەم هەموو لەسەر یەک میزی گفتوگۆ کۆ بن چی دیکە بەخسەی داگیرکەران دوژمنان نەکەن ئەو دووبەرەکی و ناکۆچێکە لە ناو ماڵی کووردا هەیە ئەوانە وەلایەک بخەن یەکێتی نەتەوەی پێک بێنەی هاوار و داد و بێداد هەموو شتێکی مە بۆ ئەوەیە کە ئەلحەمدوللا بە خۆشحاڵیەوە دەڵێم گەلی کورد دەمێکە گەلەکەی بدەڵم بە تایبەت گەلی کورد یەکێتی نەتەوەی خۆی پێکەناو لە هەر چوار پارچەوەی بەڵام بەداخەوە جێگە داخە حیزبەکانی مە یەک ناگرن ئەویش بە هۆکاری ئەوەیە کە حیزبەکان هەمووی بۆ بەرژەوەندی خۆیانە بۆ ناوچەگەرایی و عەشیرەتگەرایی بنەماڵەیە یانە لەسەر هەموو گەلی کوردە لەسەر هەر چوار پارچەی کوردستانە هیوادارم گەلی کورد هەڵوێستی هەبێ بێدەنگ نەبێ قبوڵ نەکە بێنە سەر جادەکان چالاکی بکەن ڕێپێوان بکەن ئاشتی بێنە ئاشتی بێتە ئاراوە چی دیکە شەڕ نەمێنی شەڕ خۆش نییە شەڕ بۆ کەس باش نییە هیوادارم ئینشاڵڵا گەلی کورد یەک بگری و یەک گرتو بن یەک هەڵوێز بن یەک دەست بن یەک ریز بە یەک ریزی دەتوانن سەرکەوتنەوە دەست بێنن هیوادارم گەلی کورد هەموو بە یەک ریزی دەست خەنە سەر دەستی یەک و بە یەک ریزی دەتوانن هەڵوێستیان هەبێ و دەتوانن یەک ریز بن و یەحنی کۆنگرەی نەتەوەی ببەستن